خەوێکم بینیوە تقریبەن 3-4 ڕۆژێ لەمەوە پێش. خەوەکە کەمێک سیر بوو بەلامەوە، بۆیە حەزیشم کرەها ئەزانم لایڤەکانی تۆ زۆربەی جار ڕیکۆرد دەکرێ بڵاوەکرێتەوە خەڵک گوێی لێ بێ. حەزەکەم یعنی خەڵک گوێی لەو خەوەی من بێ. من لە خەومە مامۆستا هەولێر بڵێن شاری هەولێر هەمووی ئاگری تێبەر بوو لە تەلەڤیزۆن و ئەو بابەتانە بڵاو کرابوو کە خامۆش بوو بە تەواوەتی، یعنی وەکو خۆڵەمێشی لێ هاو بە کەسەکانیشەوە، یعنی بە خەڵکەکەشیەوە. وایی هەموو ئەو شاخانەی لە چواردەوری سلێمانین هەمووی گڕی تێبەر بوو ئیتر خەڵک بوومەلەرزەش بوو لەگەڵیا، یعنی عەرزەلەریە و ئەوانە هەموو خەڵک هاتبوونە ناوەڕاستی جادەکە و ئیتر هەمووی چاوەڕێ ئەها مردن بوو ڕۆحی دەرچێ مەسەلا بمرێت، ئیتر ئەو ئاگرە وردە وردا هاتە خوارەوە ئەمانە، ئیتر بازاڕ و شار و هەمووی چۆڵ بوو هەمووی هاتبووە ناوەڕاستی چۆن ئەهاڵێ قیامەت هەستێ ئا لە شتێ بوو لەو بابەتە شاخەکان هەمووی بە سوتا شاخ نەما، یعنی بوو بە خۆڵەمێش تەختی عەرز بوو. گەشتە قەراغی شاخەکە و بێت بەرەو ناو شار ئاگرەکە کوژایەوە، ناو شارەکە بڵین ئاگرەکە خامۆش بوو کوژایەوە. هەمووی ئیتر پێشەوەی ئاگرەکە بکوژێتەوە هەمووی و باشە چۆن ئێمە خۆمان حازرکەین، چۆن بگەینە لای خوا، یعنی حساب و کتابمان لەگەڵا بکە ئێمە چۆنی جواب بینەوە. هەمووی خەمی ئەوەی بوو کە هیچ شتێکی پێ نییە بۆ قیامەت، هیچ شتێک. ئیتر کە ئاگرەکە کوژایە وتیان تەواو خەتەریاد نەما و تەواو هەمووی نەبێ، خەڵک ئەتیادی مەسەلا شوێنێکم دی وەکو ساڵۆن وا بوو ئافرەتی تیا بوو پێشتر ڕان کردە دەرەوەها تۆبە و ئەستەغفیرەڵڵا و هاواری خوا ئەوانمان بوو، دوایی چونەوە سەر ئیشی خۆیان هەر وەکو ئەوەی هیچ نەبوو بێ. پیاوێک هاواریە کرد بەناو خەڵکەکەیە ئەیوا لەو ئاگرا نەجاتان بوو، ئەی چی لە فیتنەی دوای ئەو ئاگراکەن، بەخوا ڕزگارتان نابێت لە فیتنەی دوای ئەو ئاگرا. کەچی کەس گوێی لێ ناگر، کەس قسەی یعنی کەس ئەها احتیمامی بە قسەکانی نەئەیە، وەکو ئەوە بوو بێ کە تۆزێ پێش ئەوەی کە ئەو ئاگرەدا هەڵگیرسا و هەمووی تۆبەیە کرد و هەمووی خەمی ئەوەی بوو خوای گەورە چۆن محاسەبەی کا لەسەر هەر شتێکە کردوێتی وەکو ئەوەی کە هیچ نەبوو بێ وا بوو بێ، یعنی هەموو ژیان ئاسایی بوو وەکو جاران بەس ئەو زەلامە کابرایەک بوو جلێکی سپی سادەی لە بەرابوو گۆچانێکی بەدەسەوە بوو سەر و ڕیشێکی سپی ڕیشی زۆر تقریبەن تا لای ناوکی هاتبوو، یعنی هاواریە کرد بە دەنگی بەرز ئەیوت دوای ئەوەی ئەم ئاگرەکە و ئەوە ئاگرە لە ئاگرەکە نەجاتان بوو، ئەی چۆن دوای ئەمە یعنی نەجاتانە بێ لە فیتنەی ئاگر زۆر قورسترە لە ئاگرەکە، یعنی زۆر سیر بوو خەوەکە بەلامەوە. والله خوشکەکەم خەوەکە کۆمەڵی کۆدیتیایە، یەک لەو شتە ئەوەیە خەڵکەکە گۆڕانکاری ناکەن و بە خۆیانان ناشنەوە و وەزعەکە بەرەو خراپ ئەڕوات. داواکارم لە خوای گەورە وڵاتی ئێمە بەتایبەت کوردستان بپارێزێت لە فیتنە لە هاتنی دەردوبەڵا و مەشاکیل، بۆیە کۆمەڵی کۆدی تایە من ناتوانم هیچ بڵێم، بەڵام عمومەن خەڵک هۆشیار نییە و خەڵک لە تاوان و لە زوڵم و لە ستەوە خوای گەورە وڵاتیشمان پارێزیە. بەڕاستی نازانم چۆن مانای ئەو خەوە بکەم، من لی نازانم، بەس ئەگەر ئەو برانە ڕیکۆردی بکەن ماوەسایەکی بەڕێز بتوانێت تەفسیرێکی ئەو خەوە بکات و هەست دەکەم خەوەکە پەیوەندی هەبێ بە بەتاکمانەوە سووتانی شارێک و ئاگرتێبەربوونی ئەو هەموو خەڵکە و هەموو خەڵکەتیا بچێت، کەواتە ئەمە مەسجە، ئەمە پەیامە لە ڕێگەی خەوە کەسێک مسڵمانێک بینیوێتی ئیتر خوای گەورە وڵاتمان بپارێزێت. بەڵام ئێمە چاوەڕی باش ئەەکەین خوای گەورە باشمان بۆ بکات، بەڵام هەستیش ناکەم چکە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لا يأتي عام إلا والذي يأتي بعده أشر منه، هیچ ساڵێک نایە ئیلا ساڵی دوایتر لە خۆی خراپترە. ڕاستە وەڵایی زۆر ما قسەش لەگەڵ مامۆستا کۆسارا بکەم.
بەس وڵای تێکە دەستم نەکەونا ڕقم سیرکە ئەگەر خوشکەکە مامۆسا کۆسار گوێی لەو پەیامی تۆ بوو بێ لەو خەونە با بێت ڕاوی کات بۆ مامیتر ئینشاڵڵا خەیرە بێ و داواکەی لە خوای گەورە کوردستان و وڵاتی موسڵمانان و مسلمانان لە هەر شوێنەکەن بیان پارێزێت عمومەن ئیتر هەڵبژاردن بۆ وڵاتەکانی تر بۆ بە خەیر و بەرەکەت ئەترسمە بێ بە شەڕ و نەکبەتی بۆ ئێمە داواکاری لە خوای پەروەردگار بە ئاشتی بەخۆشی وەزع کۆتایی پێ بێ و خەڵک بە ئارامی لە ماڵ و لە شوێنی خۆی بژێ و جێلق نەبین چکە بەڕاستی بەرگەی هیچ موسیبەتێ ناگرین بەرگەی هیچ شەڕ و ناخۆشیەک ناگرین ئێمە چەند ساڵە ئەو بەرەو 40 ساڵە چێ ئێمە لەناو معانات و ڕاکردن و ناڕەحەتی و بگرە و بەردەیین خەڵکیش لەم سەردەمەیە بەخوا بەرگەی ڕاکردن و ناخۆشی ناگرێت ئێمە هەر دوعای خێرەکەین خوای گەورە وڵاتمان بپارێزێت مسلمانان بپارێزێت خوای گەورە ڕەحم لە ئێمە و لە ئێوەش بکاو ڕادەی خەوەکەت نازانم بەڵام کۆمەڵێک کۆدی تایە پەیامە پەیام ریسالەیە بۆ خەڵک ئیتر ئەگەر خەڵکی شتێ ئینشەڵڵا مامۆستاگیان دەستەکانە خۆش بێت جەزاکەڵڵاو خەیرە سەربەرز عەزیز مامۆستاگیان نێخۆ بەخێر دەکانە خۆش بێت